بینەرانی زێدە عەزیزی NRT ئەم کاتتان باش. تۆپباران و بۆردومانەکانی هەرێک لە ئێران و تورکیا بۆ سەر سنوورەکانی هەرێم و پێشێلکردنی خاکی هەرێمی کوردستان بە بیانووی هەبوونی پەکەکە و پژاک ناڕزایی هاوڵاتیانی کوردستانی لێکەوتوتەوە و چەندین خۆپیشاندان ئەنجام دراون و ئەمڕۆژ لە درێژەی خۆپیشاندانەکاندا ژمارەیەک لایەنگر و ئەندامی حزبی شوعی و زەحمەتکێشان لە شاری هەولێر خۆپیشاندانێکیان بۆ بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان ئەنجامدا و ئەمە سەرڕای ئەوەی کەمپینی بەرگرینەتەوەی مانگرتنیان ڕاگەیاند و لە جەژنیشدا بەردەوام دەبن لە مانگرتن. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە لە شاری هەولێرەوە میوانداری کاک زیرەک کەمالمان کردووە ئەندامی سەرکردایەتی حزبی شوعی کوردستان. کاک زیرەک ئەم کاتت باش و بەخێر بیت. ئەو کاتت باش زۆر سپاس. بەڵێ گەر لەوێەوە دەست پێ بکەین خوێندنەوەتان چییە بۆ ئەو بارودۆخەی لە ئێستا کوردستان تێکەوتووە و لە ئارادایە؟ من پێم ئەو بارودۆخی کە ئەمڕۆ کوردستان بە ناویدا گوزەر دەکا حاڵەتێکی نوێ نیە لە دوای نۆهەتویەکەوە کەوا گەلی کوردستان بەڕابەراتی بەرەی کوردستانی توانویەتی ئەزمونێک لە هەرێمی کوردستان بنیاد بنێ و دوازە لە نۆهەتویەک تاکو ئێستا ئەو ئەزمونە بە کۆمەڵێک هەوراز و نشێودا ڕۆیوە. وڵاتانی هەرێمایەتی وڵاتانی دەر و دراوسێ هەمویان بەبێ جیاوازی هەریەک و بەپێی ئەندازەی خۆی لە دژی ئەزمموی هەرێمی کوردستان کۆمەڵێک نەخشە و پیلانی ڕاگەیەندرا و ڕانەگەیەندراویان هەبووە لە هەر دەرفەتێک بیان ڕەخسا بێ هەموو هەوڵێکیان خستۆتە گەڕ بۆی بتوانن ئەو ئەزمونە لەبار ببن ئەو ئەزمونە هەر بە ساوایی زیندە بەساڵ بکەن و زۆر جاریش بڵێن بڕۆ بیان و پاساوی جۆرە زۆریان هێناوەتەوە گوشاری مەدەنیان گوشاری سیاسی گوشاری هێز گوشاری ئابوووریان بەکارهێناوە ئەنی هەوڵیان داوە ئەو ئەزمونە لەبار بە بۆیە ئەوەی ئەمڕۆ لە کوردستانی عراقدا هەیە کە هەرێمی کوردستان لە هەر چوار لاوە لە ئەسەر ئاستی عراقەوە لەسەر ئاستی ئێران و تورکیاوە بەڕاستی دووچاری گوشارێکی گەورە بۆتەوە لە ڕێگای هێزی هەرسێ لەو وڵاتانە ئەمە درێژکراوی ئەم دۆخێک کە لە نۆتیەک و ئێمە لەگەڵی ڕاهاتین بەڵام لەو سەردەمی ئێستادا لەو حاڵەتی ئێستادا ئەم گوشارانە دوای بۆردومانی چڕی کۆماری تورکیا و کۆماری ئیسلامی ئێراندا ئەم گوشارانە ئێستا زیاد بوونە بۆیە پێویستیشە لە بەرامبەر هەر حاڵەتێکی نوێی ئاوادا هەر دەراویشتە و ڕووداوی ئاوادا پێویستە هەڵوێستی نوێ بنوێندرێ و پێشمە ئەو دۆخی ئێستامە پێدا گوزەری دەکەن پێویستی ئەوەیە کە بەجددی هەڵوەستەی لەسەر بکرێت و هەڵوێست لە بەرامبەر کاک زیرەک وەکو دەزانین لە ڕابردووشدا وەکو خۆشت ئاماژەت پێدامە شتێکی نوێ نیە و ڕووی داوە بەڵام بەم زەقی و بەم شڕی ئێستا نەبووە کە لە یەک کاتدا بڵێن لەلایەن حکوومەتی عێراقیشەوە لەلایەن حکوومەتی ئێران و لەلایەن تورکیاشەوە فشار لەسەر ئەم هەرێمە دروست بکرێت بۆچی ئەمە لە ئێستادا و لەم کاتە و لەم تەوقیتەدا بەو شێوەیە دەستی پێکردووە بەو چڕیە؟ بەڵێ دیارە من ئەوەی کە ئێستا کە گروپی ئێڕابی تیرۆریستەکان لە جەلەولا و سەعدیە و ناوچە بەعەرەب کراوەکانی تردا گوشاری خۆیان هێرش و پەلامارەکانی خۆیان پەرە پێداوە بۆ سەر خەڵکی کورد و لە هەمان کاتدا ئەو بردومان و هێرشە زۆرا و زۆرانی کەوا لەلایەن کۆماری تورکیا و کۆماری ئیسلامی ئێران دەکرێتە سەر هەرێمی کوردستان من پێم وایە بە شێوەیەکی ئۆرگانیکی دینامیکی پەیوەندیەکی پتەویان بەیەکەوە هەیە ئەمە بۆ دوو هۆکار دەگرێت هۆکاری یەکەم پەیوەندی بەو گۆڕانکاریانە هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئێستا کۆمەڵانی خەڵکی ئەم وڵاتانە لە دژی سیستەمە شمولی و دیکتاتۆریەکان ڕاپەڕێون لە زۆر وڵاتدا کۆمەڵانی خەڵک توانیویانە ئەو سیستەمە حکومڕانیانە بڕوخێنن لە زۆر وڵاتی تریش ڕاپەڕین بەردەوامە و دەوڵەتی تورکیا و ئێرانی بەڕاستی لەم حاڵەتە دەترسێن دەیانوێ بە هەر بیانوویەک بە هەر دەرفەتێک بە هەر زمینێک بۆیان بڕەخسێ ئەم هۆکارانە لە خۆیان دوور بخەنەوە درێژە بە سیستەمی شمولی حکومڕانی خۆیان بدەین ئەو سیستەم و حکومڕانی کە ئێستا خەریکە مێژوو وردەوردا زیندە بەچاڵی دەکات. کەواتە کاک زیرەک تۆ هاوڕایت کە ئەوەی ڕوودەدا بڵین پەکەکە و پژاکیان کردووە بە بیان و ئەمە تەنها بیانوویەکە و مەسەلەکە پەیوەندی بەو گۆڕانکاریانەوە هەیە کە لە ناوچەکە ڕوودەدەن بۆ نمونە ئەوان دەترسن لەم گۆڕانکاریانە کورد سوودمەند مێ بۆ نمونە دەبینین ئەو بەشەی کە کوردستان کەلکێنراوە بە سووریاوە لەگەڵ ئەو بەشەی کوردستان کەلکێنراوە بە تورکیاوە هاوسنورن گەربێت و لە سووریا گۆڕانکاریەک ڕووبدات بە هەمان شێوە ئەمە کاریگەری دادەنێت لەسەر گۆڕانکاریەکان لە تورکیا و کوردەکانی ئەوێش بە شێوەی سووریا بیر دەکەنەوە هەوڵ دەدەن بگەن بە ئامانجەکانیان پێت وایە ئەمە ترسی ئەو وڵاتانەی دراوسەی هەرێمی کوردستان و عێراق من لەوەی کە بەم گۆڕانکاریانە نەخشەی سیاسی ناوچەکە چ لە ڕووی جوگرافیەوە چ لە ڕووی دابەشکردن و داڕشتنەوەی هاوسەنگی هێزەوە گۆڕانکاری بەسەردابێت؟
بەڵێ من وەکو باسم کرد ئەمە یەکێکە لە فاکتەرەکان بەڵام بەڕاستی کاگیان من دەمەوێت ینی بە کورتی بگەڕێمەوە بۆ ڕابردوو ئەوان ڕاستە بەڕووی دەرەوەدا لە ڕاگەیاندەکانیان لە کۆنگری ڕۆژنامە نووسەکانیان لە گوتاری سیاسیان ئەو بردومان و هێرش و پەلامارانێک کە دەکرێتە سەر ئەزمموی هەرێمی کوردستان بوونی هێزی ئۆپۆزیسیۆنی تورکیا و ئێران با بڵێن بوونی هێزی گەریلاکانی پەگەکە و پەژاک و هێزی پێشمەرگی حیزبی دیموکرات و کۆمەڵە ئەوان ئەوە دەکەنە ئەبیان و بەڵام لێردا پرسیار ئەوەیە کاتێک لە ساڵی 1975 کە گەلە کۆمەچی لە شۆڕشی گەلی کوردستان کرا خۆ ئەو کاتی نەپەکەکە لێرە بوو نەپەژاک لێرە بوو نە حیزبی دیموکرات لێرە بوو ئەمە دەلالێت لەوە دەکا کە بەڕاستی وڵاتانی ئێقلیمی لە خەیاڵدان و لە ئایدۆلۆژیا و لە ستاتیزی سیاسی خۆیان بوونی کورد وەکو خاوەنی قوارەیەکی سیاسی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە یان بوونی کورد وەکو هێزێکی پێشمەرگە و هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراو وەکو ئەو حیزب و لایەنە تێکۆشەرانێک کە ئێستا لەسەر لە کوردستانی باکوور و لە کوردستانی ڕۆژهەڵاتدا ئامادەیان هەیە ئەمانە ئەوان پێ قبول ناکرێ ئەمانە وا ڕاهاتون ئایدۆلۆژیای ئەوان دیدگای ئەوان بیری شۆڤینیزمی بەرتەستی نەتەوایەتی ئەوان پێیان وایە تاکو ئێستا بڕوان بە نەتەوەی سەردەست و نەتەوەی بچووک و برا گەورە و برا بچووکەیە پێیان وایە دەبێ ئەو پێوا دەڵێ من تۆ دەکوژم تۆش مەڵێ بۆ دەمکوژی من لێ دەدەم تۆ هاوار مەکە بۆیە من پێما بەشێکی دەژێڕمەوە بۆ ئەوە و ئەمڕۆژ کە لە کوردستانی عراقدا ئەزمموونێک دوای ڕنج و قوربانی و یعنی زیاتر لە 1 ملیۆن شەهید کە لە وڵاتە بە شێوازی جۆرا و زۆر درراوە لە پێناوی بنیادنانی ئەم ئەزمموونە ئەوان پیان هەرس ناکرێت پیان قوبڵ ناکرێت چۆن دەبێت کورد ئەزمموونێکی بێت چۆن کە کورد قوارێکی سیاسی هەبێ بۆیە ئەوان ئەگەر شتێک بۆیان بەرەخسێ زمینەیەک بۆیان بەرەخسێت دیانەوێت کۆمەڵێک بڕووبیان و پاسا و بهێننەوە بۆی دەنا من دیسا دێڵێمەوە کە هێزی گەریلاکانی پەکەکەیان پەژاگیان حیزبی دیموکراتیان کۆمەڵەکە لە کوردستانی عراق بارەگان هەیە کەەوە خۆیان دەیڵێن ئەمانە سەرکرداتی سیاسی کوردستان و حیزبی کوردستان نەیهێناون بۆ ئێرە پێشی ئەزمموی کوردستان پێشی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک لە نۆتیەک هێزی پێشمەرگی ئەو لایەنانە لە هەرێمی کوردستان هەبوونا واتە لە ڕێگای ئێمەوە نهاتون ئێمە نەمانێناون ئەمانەش ئەگەر ئازادی لە وڵاتەکان هەبوایە من پێم گەریلاکانی پەکەکە لە چای قەندیل نەدەبوون ئەگەر ئازادی سیاسی هەبووە پێم وایە هێزی پێشمەرگەی حیزبی لایەنەکان حیزبی دیموکرات و کۆمەڵی لە کوردستانی عراق نەدەبوون و دەچوونەوە وڵاتەکەی خۆیان لەوێ بارەگان دادەنا و کاری حیزبی خۆیان دەکەن ئامادەی ئەوان لێرە یەکەم زاردا باڵێ ئێمە بەرپرسیارنین لە ئامادەیان و دووەم ئەگەر ئازادی هەبووە ئەوان لێرە نەدەبوون لە زیاتی ئەوەی ئەوان پەلاماری لە ڕێگای هێز لە ڕێگای گەڕانەوە بۆ سیاسەتی ستۆچی میکانیزمی ئیفلیزی لە کارکەوتوی ڕابردوو بیانە و کێشەکان هەڵکەن بەڕاستی پێویستە هەر یەک لەوانە لە کۆماری ئیسلامی ئێران لە کۆماری تورکیا دان بە ئامادەی بەبوونی ئەو حیزبانە دابنێن وەکو چۆن لە ئەوروپادا حیزب و لایەنی سیاسی هەیە وەکو حیزب و نوێنەری میلەتەکانی خۆیان نوێنەری کێشەی میلەتێک مامەڵیان لەگەڵدا بکەن چونکە ئەمە بەسەر سوتۆ بتەوێت لە ڕێگای فڕۆکە و لە ڕێگای تانک و پەلاماردان و کوشتنی خەڵکی بێتاوان بتەوێت هێزێک حیزبێک سەرکوت بکەێت ئەمە تاقیکردنەوەیە کە ئەزمموونێکە لە ڕابردوو بینیمانە بەعس کە دەوڵەتێک بوو هەموو دنیای تۆقان دەبوو خاوەنی چەکێکی ئەوەندە کوشن دەبوو ئێمە بینیمان کە وڵاتانی خۆراوە هاتنە کەندا و کەویستان لە ڕژێمی بەعس دەنگای داگیرکردنی کۆت 250,000 با بڵێن سندوقی دارەمەیتان لەگەڵ خوانە پیان بوو ئەوەندیان لێ دەکوژە بەڵام بینیشمان مێژوو سی بەسەر ڕژێمی سەدامێنە بۆی پێویستە وڵاتانی وەکو تورکیا ئێران کە دراوسەی ئێمەە پێویستە بەڕاستی مامەڵەیەکی مەدەنیانە دیموکراسیانە لەگەڵ ئەو حیزبانە بکەن وەکو نوێنەراتی میلەتێک مامەڵیان لەگەڵدا بکەن لە ڕێگای هێز و سەرکوتکردن و کوشتن چارەسەری مەسەلەکە ناکات دادیان نادا و لە هەمان کاتدا پێویستیشە حیزبە تێکۆشەرەکانی تری پارسەکانی تری کوردستانیش لەگەڵ هەر گۆڕانکارێک لەگەڵ هەر مەرزێکی نوێ لەگەڵ هەر گۆڕانکارێک کە لە سیاسەتی وڵاتی تورکیا و ئێران و هەر وڵاتێشتر دێتەکایەوە دەبێ ئەوانت بە پێی سەردەم و واقعی نوێدا مامەڵەی سیاسی خۆیان لەگەڵ دەرهاویشت بەڵێ کاک زیرەک لە کاتێکدا بە بڕوای بڵێن ڕۆشنبیران و چاودێرانی سیاسی ئەو تۆ بارانانەی یان ئەو بردمانانی کە لەلایەن ئێران و تورکیاوە بۆ سەر سنوورەکانی هەرێم ئەنجام دەدرێت تەنها بە بیانووی بوونی پەکەکە و بژاک ئەمە تەنها بیانووە و بڵێن مەسەلەکە پەیوەندی بەشتی ترەوە هەیە وەکو پێشتریش باسمان کرد گۆڕانکاریەکانی ناوچەکە و ترسی ئەوان لەوەی کە کورد لەم گۆڕانکاریانە بە دەستکەوتێک بگات
سەرکردایەتی سیاسی کورد تا چەند توانیوێتی لەوە تێبگات کە ئەوەی ڕوو ئەدات بڵێن بوونی پەکەکە و پژاک تەنها بیانووە و تورکیا و ئێران مەبەستی تریان هەیە. ئەمن وەکو باسم کرد دیارە ئەوان ڕاستە وڵاتانی هەرێمایەتی زۆر جار کۆمەڵک بڕووبیان و دەدۆزنەوە کە ینی لە شوێنی خۆی نییە ئەوان لە استراتیژی سیاسی خۆیان وەکو بازم کرد ئەزمموی هەرێمی کوردستانە پێهێرز نەکراوە ئەوەی کە کردوشیانەوە ئەو مامەڵێکە لەگەڵ ئێمەی دەکەن مامەڵەکردنێکە لەگەڵ ئەمری واقع نەک لەگەڵ ئەو حەقیقەتێکەوە ئێمە تایدا دەژین ینی بەڕاستی ئەمە نابێت لە بیرمان بچێ هێزی پەکەکە گەریراکانی پەکەکە پەژاک حزبی دیموکرات کۆمەڵەکە لە کوردستانی عراقەوەکو باسم کرد بەر لەوەی ئەزمموی هەرێمی کوردستانیش دروست بێ بەر لەوەی گەلی کوردستان لە کوردستانی عراقدا ماڵێکی سیاسی بۆ خۆی دروست بکە ئەوانە ئامادەیان لێرە هەر هەبووە واتە ئێمە نەمانهێناون بۆ ئێرە بەڵکو لە دەرەنجامی نەبوونی ئازادی لە وڵاتەکەیان لە دەرەنجامی کاری کامێک لە وڵاتانە بڕوان بە ئازادی سیاسی و بە هیچ حزبێک نەکە نوێنەراتی میلەتی کورد بکە ئەوان بارگا و هێزی خۆیان هێناوە بۆ ئێرە دوو تایبەت بەوە من پێم وایە بەڕاستی دەبێ ئێمە مامەڵەکردن لەگەڵ ئەمری واقع بێت دەبێ بە چاوێکی مەدانیانە ویژدانانە سەیری مەسەلەکە بکەین من پێم وایە سەرکردایەتی سیاسی لە سەرۆکی هەرێم و پەرلەمان و حکومەتەوە هەموو ناوەندەکانی سیستەمی حکومڕانی ئەنی ناچارن دەبێ بە شێوەیەکی هاوسەنگ مامەڵە لەگەڵ دۆخە سیاسیەکە بکەن ئەمە ئەو ڕۆکاگ یادگار ئەمە لە کوردستانی عراق لە خەباتی چەکداری و هێزی پێشمەرگە و ئەو خەباتێکە لە ڕابردوو هەماندا بوو لەو قۆناغەدا ناژین ئەمە ئەو ڕۆیمە نیمچە قوارێکی سیاسیمان هەیە هەرێمی کوردستانمان کە بەشێکە لە دەوڵەتی عراق ئەندامە لە نەتەوە یەکگرتوەکان بە پێی ئەم بنەما یاسایی هەبێت دەبێ هەرێمی کوردستان خۆشی عراقیشی پابند بێ بە کۆمەڵک یاسا و ڕێساینە و دەوڵەتی بۆیە من پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد ئەگەر لە زۆر بواریشدا ئێمە ڕەخنەمان لیان هەبێت لەسەر ئاستی ناوخۆی لە کاتی ینی کارکردنی ئیداری یان با بڵێن لە درەنگ کەوتن و سستی کاروانی دیموکراسی بەڵام لە هەمان کات لە مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆخە دەبێ ئەوانش هاوسەنجێک ڕابگرن بۆ ڕازیکردنی با بڵێن هەموو لایەک چونکە ئەمە ئەو قۆناغی تێیدا دەژین ئەو سەرزەمینەی تێیدا دەژین بە 1001 دوژمن تەندراوە بۆ پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان لە هەر نوشتێک لە هەر مەترسیەک دەبێ زمانی دیبلۆماسیمان زمانی سەردەممان زاڵ بێ بەسەر هەموو زمانەکانی تر چونکە ئەزمموی هەرێمی کوردستان ڕاستە لەسەر زمینی کوردستانی عراق دروست بووە بەڵام ئەوەی ئێمە ئاگادارین گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە باکوور لە خۆراوە ئەو ئەزمونە بەی خۆیان دەزانن و لە هەمان کە دەبەساوی سێبەرێکی خۆیان دەزانن و بەکردەوەش هەروایە کێشەی کورد گەلی کورد لە هەر کامێک لەو پارچانە بگاتە ئامانزێکی گەورە و ئامانزێکی دیاریکرا و کاریگەری ئیجابی بەسەر هەموو پارچەکانی ترەوە دەبێت بۆ پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان بە تەنیا ئەرچی سەرشانی سەرۆکاتی هەرێم و پەرلەمان و سەرۆکی حکوومەتی هەرێم نیە بەڵکو ئەرچی سەرشانی هەموو حیزبەتێک کۆشەرەکانی پارسەکانی چونکە ئەمە بەڵێ کاک زیرەک پارلەمانتارێکی کوردستان ڕای وا بووە کە دەبێت هەریەک لە پژاک و پەکەکە وەکو حزبی دیموکراتی ئێران بڵین چەکدا بنێن و دەستبەرداری خەباتی چەکداری بن بە بڕوای تۆ چەکدانانی هەریەک لە پەکەکە و پژاک چارەسەری کێشەکان دەکات یاخود لەو کاتەدا ئێران و تورکیا ئەو فشارەشی کە لەلایەن پەکەکە و پژاکەوە لە سەریان دروست دەبێت ئەویش نەمێنێ زیاتر دەستکراوە بن بۆ چەسانەوەی کوردەکان دیارە من کاگیادگەر لێرە ناتوانم بەڕاستی بڕۆمە شوێنی با بڵێن پارتی کرێکاران و پەژاک و حیزبی دیموکرات و کۆمەڵە ئەوان حیزبێکن پەیڕەوی ناو خۆیان هەیە بەرنامەی خۆیان هەیە استراتیژی سیاسی خۆیان هەیە دەبێ ئەمە ئەم بڕیارە ئەم مافە بۆ ئەوان لێ بگەڕێن من ناتوانین لە زیاتی ئەوان قسە بکەین بەڵام من یەکشت دەڵێم ڕاستە جیاوازی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا هەیە لە تورکیا یعنی تا ڕادێک کۆمەڵێک گۆڕانکاری لەسەر زمینی واقعدا لە نێوکای سیاسی و کەلتوری و کۆمەڵایەتی و مەسلەی ئازادی ڕاگەاندندا هاتۆتە بەرەم جیاوازی هەیە لەگەڵ ئێران بەڵام لەگەڵەوەدا تاکو ئێستا بەپێی دەستوری تورکیا بەپێی دەستوری ئێران یعنی گەلی کورد وەکو ئامادەیەکی لەسەر نیشتیمانی خۆی وەکو بەشێک لە نیشتیمانەکەی خۆی کەلت کراوە و لەکێنراوە بە تورکیا بە ئێران یان گەلی کورد وەکو نەتەوەیەکی سەربەخۆ لە چوارچەوەی دەوڵەتی تورکیا ئێران دانی پیانەندراوە کەواتە تۆ تاکو ئێستا هەتا گۆڕانکارێک لە دەستوری تورکیا لە دەستوری ئێران نەکرێ ئێمە نابی چاوەڕوانی گۆڕانکاریەکی ڕیشەیی لە هەڵوێستی سیاسی هیچ کامێک لە وڵاتانە بکەین
بۆ من پێم وایە ئەوەی کە ئەمڕۆ لە سەرزەمینی واقعی کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژهەڵات ڕوودەدامە ڕۆژانە دەبینین خەڵک دەژیرێ خەڵک با بڵێن ڕاوەدوو دەدرێت لە سێدارە دەدرێت مافە کۆمەڵایەتی و سیاسی و نیشتیمانیەکانی پێشێل دەکرێت ئەمە دەلالێت لەوە دەکات تاکو ئێستا گۆڕانکاریەکان لە سەرزەمینی وڵاتی تورکیا و ئێران نەگەیشتونەتە ئاستێک ئێمە بتوانین کۆمەڵێک مافی خۆمانێک کۆمەڵک شێوازی خەباتی هەیە دەستبەرداری بین بۆ من دوازار دەڵێم مەسلەی چەکدانان و چەکدانەنانی هەر کامێک لەو حیزبانی پارچەکانی کوردستان ئەمە بڕیارەکە دەبێت بۆ خۆیان لێ بگەڕین ئێمە لە زیاتی ئەوان بیر نەکەینەوە بڕیار نەدەین. بەڵێ کاک زیرەک وەکو دەزانین لە ئەنجامی ئەو ببورن ئەو بردومان و تۆبارانەی ئێران و تورکیاوە لەسەر ئاستی شەقامی کوردی ناڕزایەتێکی زۆر دروست بوو لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیشدا خۆپیشاندانی ناڕزایی ئەنجام درراوە. ئەم ڕۆژ لە شاری هەولێر لایەنگیران و ئەندامانی هەرێک لە حزبی شوعی کوردستان و حزبی زەحمەتکێشانی کوردستان خۆپیشاندانێکتان بۆ بەردەم بارگای نەتەوە یەکگرتوەکان ئەنجامدا و یاداشتێکتان پێشکەش کرد. ئێوە لە ڕێگای ئەم خۆپیشاندانەوە ویستان چی بڵێن و ویستان چ ئامانجێک پێکردن و یاداشتەکەشتان بریتیت بوو لە چی؟ دیارە ئێمە وەکو با بڵێن تێکۆشان وەکو خەبات بەشێشین لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان ئەو ئەزمموی هەرێمی کوردستان کە بنیادراوە ئێمەش بەشداریمان کردووە خوێنمان لە پێناویداداوە بۆیە خۆمان بە بەرپرسیار دەزانین بەرامبەر بە ئەزمموی کوردستان و دەستکەوتەکانی ڕاپەڕین هەر جۆرە هەڕەشە مەترسیەک کە بۆ سەر ئەزمموی هەبێ ئێمە خۆمان وەکو پێشمەرگەی جاران وەکو خەباتجێڕی جاران ئامادەین داکۆشی لێ بکەین بە هەموو شێوەیەک بۆیە ئەو ڕێپێوانی ئێمە کە کردمان بەشێکە لەو خەباتی مەدەنی و دیموکراسیایی کە ئەوڕۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و حیزبەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە کوردستانی عراق لە پارچەکانی تری کوردستانی خستویانەتە گەڕ بە مەبەستی ڕاگررتنی ئەو هێرش و پەلاماردانە ئاسمانی و زمینیانێک کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان و ڕۆژانە خەڵکی هاوڵاتی دەبنە قوربانی ئەو جۆرە سیاسەتە ئەو ڕێپێوانێک کە ئەمڕۆ لە شاری هەولێر ئێمە ئەنجاممان داوە بە بەشێک لە خەباتی مەدەنی دیموکراسیانی خۆمانی دەزانین بۆ ئەوەی هەم داکۆشیکاری ئەزمموی هەرێمی کوردستان بین و هەم بە کۆماری تورکیا و کۆماری ئیسلامی ئێران بڵێن هێز باوی نەما میکانزمی سیاسی ستۆک و ئیفلیزی ڕابردوو کە پێی وایە لە ڕێگای هێز و لە ڕێگای مێژوو دەتوانێت هەموو شتێک بکە ئەمە مەسەلەیەکە سەردەمی بەسەرچوو ئەمڕۆ لە بەشێکی زۆری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵانی خەڵک لە دژی ئەو سیاسەتە ڕاپەڕین شۆڕشان بەرپا کردووە لە زۆر کامێک لە وڵاتانەش سەرکەوتنیان بەدەستێناوە پێمان وایە ئەگەر وڵاتی ئەگەر تورکیا ئەگەر کۆماری ئیسلامی ئێران گۆڕانکاریان بەسەر گوتاری سیاسی هەڵوێستی سیاسی دیدگای خوان بۆ مەسلەی کورد بۆ مەسلەی دیموکراسی گۆڕان بەسەردانێنن سەرنجام مێژوو ئەم گۆڕانە دروست دەکا وەکو ئەوەی ئێمە لەسەر زمینی واقعی میسر و تونس و لە زۆر وڵاتی تریش لە داهاتوودا دەیبینین. بەڵێ کاک زیرەک ئێوە بۆچی ئەو جێگایەتان هەڵبژار بۆ نمونە بۆچی بەردەم قونسوڵخانەی ئێران یان قونسوڵخانەی تورکیاتان هەڵنەبژار هەست ناکەن باڵبژاردننی ئەو دوو جێگایە مەبەست و پەیام و مێزجەکەتان زووترە گەشت؟ دیارە بەڕاستی ئەمە باشە خۆی لە خۆیدا ئێمە ئەو یاداشتە ئێمە لە دژی سیاسەتی کۆماری تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانە ناکرێت خۆی ئەو بە شێوەیەکی نادراوسیانە بە شێوەیەکی نادێموکراسیانە مامەرە لەگەڵ تۆ بکات و بۆمبە بارانت بکە و بردومانت بکە هاوڵاتیانت شەید بکە بەڵام بڕۆی بەردەمی ئەویش بوەستی و یاداشتی بدەیە یاداشت دەدرێتە ناوەندێک کە بەڕاستی کە لە سەروی هەموو وڵاتانەکەوی نەتەوە یەکگرتوەکانە شەرعێدانن بە نێتەوە یەکگرتوەکان بۆیە من پێمان وایە خۆی خاوەنی قەزیەکەی خۆی ئێمە وەکو بڵێنی هاواری ئێمە لە دەستی ئەوانە بڕۆینە بەردەرگەی ماڵی ئەوان چی بکەین لەو حاڵەتە بۆیە ئەمە چوینە بەردەم بارگەینەتەوە یەکگرتوەکان و یاداشتەکەماندا پێیان و ئەوانش بڕیاریاندا دەقی ئەو یاداشتە بگەێنە بانکیمۆ سکرتێری نەتەوە یەکگرتوەکان و بە هیواین و هیوادارین لە داهاتوودا خەباتی مەدەنی و دیموکراسی لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی کوردستان بەردەوام بێ هەم بۆ گۆڕینی عەقڵیەتی سیاسی وڵاتانی هەرێماتی وڵاتانی دراوسەی ئێمە و هەم بۆ ڕاگررتنی ئەم هێرش و پەلاماردانانێک کە ڕۆژانە دەکرێنە سەر هەرێمی کوردستان. کاک زیرەک تۆ تا چەند هاوڕایت کە پێویستە لە ئێستادا هەڵوێست بەرامبەر قونسوڵخانەکانی ئێران و تورکیا وەربگیرێت و دابخرێن؟ ئەمە حەز دەکەم ئەمە بەڕاستی بڕیارێکی سیاسی تۆزێک ئاڵۆزە ئەمە بەڕاستی بڕیارێکە پێویستی بەوەی هەیە کە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکوومەتی هەرێم لەو بارەوە
ینی ئەو مافە با بڵین لای ئەوانە من پێشما ئەوان دراسی ئەو بارودۆخە سیاسیە دەکەن هەست دەکەم با بڵێن ئەمە دەبێ قۆناغ بە قۆناغ شێوازی خەباتی مەدەنی دیموکراسی خۆمان پەرە پێ بدەین بەڵام ئەگەر هەبێت و هێرش و پەلامارەکانیان بەردەوام بن و هیچ حسابێک بۆ سەر بەخۆی سیاسی ئێمە نەکەن و بەردەوام وڵاتیانی ئێمە شەید بکەن و خەڵکی وڵاتی ئێمە ئاوارە بکەن من پێمە ئەو کاتێ شێوازی خەباتی ئێمە دەبێت گۆڕانی بەسەردا بێ وەکو لە گوتراوێکی عەرەبیشدا هەیە بۆ هەموو ڕووداوێک با بڵێن نووتراوێک هەیە ئەو کاتێدا من پێمە ئەگەر گەیشتینە قۆناغی ناومێت بوون من پێمە ئەو کاتی گەلی کوردستان و پێشەنگە سیاسەکانی ئەوەندە دەست و پێسپێنینە نەتوانن هەڵوێستێکی گونجاو بەرامبەر بە واقعێکی بەرامبەر بە واقع نوێیەکە وەربگرن. بەڵام کاک زیرەک ئەوەی لە ئێستادا ڕوودەدا هەست ناکەی ینی گەشتۆتە بنبەست و پێویستە هەڵوێست وەربگرن چونکە هەر لە پێشێلکردنی سنووری هەرێمی کوردستان و پێشێلکردنی دەستور و پێشێلکردنی بڵین خاکی هەرێمی کوردستان تا دەگاتە ئەوەی بڵێن فڕۆکەی جەنگی تورکیا تۆتە ناو خاکی هەرێمی کوردستان و خێزانێکی حەوتکەسی بڵێن شەید کردووە تا دەگاتە چەندین ڕووداوی تریش هەر لە سوتاندنی بڵێن بەروبووم و وێرانکردنی دێهاتەکان هەست ناکەی ئەمانە کۆمەڵە ڕووداوێکن شایەنی ئەوەن کە حکوومەتی هەرێم لەسەر ئاستێکی باڵاتر و جدیتر هەڵوێستی بەرامبەر وەربگرێت. من پێم وایە بەڕاستی تاکو ئێستا گەلی کوردستان و پێشەنگە سیاسەکانی و سەرۆکاتی حکوومەت و هەموو دامەزراوەکانی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک میکانزم شێوازی تری خەبات ماوە کە بگرێتە بەر بۆ ڕاگررتنی ئەو دەستدرێژیانە من پێم وایە تاکو ئێستا کۆمەڵێک چەک و کارتەیە نەخراوەتە گەڕ بەڵام پێ بەپێ لەگەڵ چەندە سیاسەتی شەڕانجێزی و دەستدرێژی کارانی ئەوان بەردەوام بێت و زیاتر چڕ بێتەوە من پێما دەبی ئەوەندەش زیاتر شێوازی خەباتی خۆمان زیاتر گەشە پێ بدەبی بینە ئاستێشتر من پێم وە ئێمە ڕەوندێکی زۆری کوردمان هەیە لە دەرەوە من پێم وە زیاتر لە 5 میلیۆن کورد لە هەموو پارچەکانی کوردستان لە وڵاتانی دەرەوە هەیە دەکرێت ئەوان گەرم و گورتر مەدانی تر بێنە مەدان و ڕێپێوانی مەدەنیانە و دیموکراسیانە ڕابگرن بۆ لابردننی ئەو مەترسیا کە ئەمڕۆ لەسەر هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی ئێمە هەیە و لەسەر ئاسی ناوخۆیشماندا ئێمە پێمان وە بەڕاستی دەبێت لیستی هاوپەیمانی لە بەغدا پێما دەبێت جەنابی سەرۆک کۆمار پێما دەبێت جەنابی وەزیری دەرەوە پێما دەبێت ئەو بەڕێزانێک کە نوێنەری ئێمەە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق جۆرەها شێوازی وە گوشاری مەدەنی و دیموکراسی هەیە بەکاری بێنن بەرامبەر بە حکوومەتی تووشە بەرامبەر بە حکوومەتی ئێران واتە گەلی کوردستان و پێشەنگە سیاسیەکانی پێشەنگە مەدەنیەکانی کارتی زۆری بەدەستەوەما گوشاری زۆری بەدەستەوەما خەباتی مەدەنی دیموکراسی زۆری لەبەردەما هیوادارم لە داهاتوودا ئەگەر بێت و ئەوانە بەردەوام بە سیاسەتی دەستدرێژی کارانەی خوان ئەو هەموو کارت و شێوازی خەباتانە بخرێنە گەڕ لەبەرەوە تاکو ئێستا ئەم دوو وڵاتی دراوسێمان و بە سووریاشەوە کە ئەو ئێستا تووشی حاڵەتێک بووە من پێمان وایە ینی زەحمەتە لی دەرباز بە و قەیڕانی کە تووشی بووە ینی بەڕاستی تێبگەێنرێن کە زمانی هێز زمانی تونند و تیژی سیاسەتی سەرکوتکردن و کوشتنی خەڵک ئەمە سیاسەتێکە بەسەر توە ئێمە ئەگە دراوسەی یەشین دەبێت بەسەر لەسەر بنەمای پرەنسیبی یاسایی نەتەوە یەکگرتوەکان کە بۆ داڕشتن و ڕێخستنی پەیوەندی وڵاتانی جیهاندا ڕوتە دەبێت لەسەر ئەو بنەمایە مامەڵە لەگەڵ یەکتری بکەین ئێمە دراوسەی یەکترین ئەرک و مافمان هەیە لەسەر یەکتری بە کوشتن بە تونند و تیژی چارەسەری هیچ کامێک لەو مەسەلانە ناکرێت بۆ دیسا دەیڵێمەوە ئێمە لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی تریش و لە دنیادا کۆمەڵێک کارت و کۆمەڵێک گوشاری کاریگەرمان بەدەستەوەیە دەخرێت بیخەینەگەر بەڵام من بۆ خۆم پێشببینی ئەوە دەکەم کە لە ئایندێشی نزیکدا هێرش و پەلاماردانەکانی هەردوو وڵاتی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان و کاکزیانی لەدانیەوەکتار پێم زیاتر سڕ دەبێتەوە. بەڵێ کاک زیرەک دەبێ خۆمان ئامادە بکەین ئەو ئامادە باشمان هەبێ بۆ قۆناغیکەوە کە هیوادارم بابڵی نەیگەینێ بەڵام من ما پێشببینی دەکەم کە ئێمە دووساری هێرش و پەلاماردەی سەرتر بینەوە کە لەوەی ئێستا دەیبینین. بەڵێ کاک زیرەک دوا پرسیارم گەر بە کورتی وەڵام بیتەوە بەرپرسانی هەرێم دەڵێن کە تۆپبارانکردنی سنوورەکانی هەرێم بە ئاگاداری ئەمریکایە واتە ئەمریکا لەم مەسلەی ڕەزامەندی دەربڕی و اینجا تورکیا دەستکراوەیە لەوەی کە هێرش بکاتە سەر سنوورەکانی هەرێم و پارلەمانتارێکی کوردیش لە بڵێن پارلەمانی عێراق دەڵێت کە هەریەک لە عێراق و ئەمریکا و تورکیا ڕێککەوتون لەسەر ئەوەی کە بردومانی سنوورەکان بکرێت کەواتە ڕۆڵی کورد لێرەدا لەکوێدایە لەکوێی هاوکێشەکەدایە
کورد چی بکات لە ئێستادا بۆ ئەوەی تۆ خۆت دەزانی وڵاتانی وەکو عێراق و ئەمریکا و تورکیا سێ وڵاتی گەورەی ناوچەکەن و بڵین تورکیا و عێراق دوو وڵاتی گەورەی ناوچەکەن و ئەمریکا شاوپەیمانێکی گەورەیە لە ناوچەکە و تا حاڵی حاضریش دەسەڵاتەکانی لە عێراقدا دەڕوات. چی بکات کورد بۆ ئەوەی بتوانێت لەم قەیرانە بێتە دەرەوە گەر بە کورتی وەڵامم بیتەوە؟ منی بە کورتیەوە دەڵێن بەڵێ چوونی وەزیری دەرەوەی تورکیا بۆ بەنغازی و ئەو کنگرە ڕۆژنامەنووسێ لەگەڵ مستەفا جەلیلی سەرۆشی ئەنجومەنی ئینتیقالی ئەو وڵاتە بەستی لە بۆ ڕازیکردنی ئەمریکا و پێکردنی گلۆپی سەوز بوو لەلایەن ئەمریکاوە بۆ ئەو بردومانێکەوە تورکیا لە هەرێمی کوردستان ئەنجامیدا. من پێم وە ئەمریکا ئاگاداری مەسەلەکە هەیە و دەشەوێت لە داهاتوودا زیاتریش پاڵپشتی حکوومەتی تورکیا بکات بۆ مەسەلەیە. بەڵام دەبێ ئێمە بە زمانێکی دیبلۆماسیانە بە زمانێکی دیموکراسیانە بە خەباتێکی مەدەنیانە بە وڵاتانی دراسێ بڵێن بە ئەمریکاش بڵێن ئەگەر ئێمە نەبین ئەوانیش ناتوانن بە ئارامی لە ماڵی خۆیان دابنیشن. بەڵێ کاک زیرەک کەمال ئەندامی سەرکردایەتی حزبی شیوعی کوردستان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانی NRT لە شاری هەولێر. بینەرانی ئازیز تاوتوی ئەم ڕۆمان تایبەت بوو بە ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتیانەی کە لە ئەنجامی تۆپباران و بۆمبارانکردنی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە لەلایەن هەریەک لە حکوومەتەکانی تورکیا و ئێرانەوە ئەنجام دەدرێن. تا تاوتویەکی تر و بابەتێکی تری ڕۆژ بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن.